بەشێک لە هاوڵاتیان و بەرپرسانی کەرکووک گلەی لە شێوازی مامەڵەکردنی بازگەی هەولێر کەرکووک دەکەن و پێیان وایە کە مامەڵەکردنیەکی توند بەکاردەێنن و زۆر جار دەگاتە ئەو ڕادەی کە چەند ڕۆژێک مۆڵەت بە ئۆتۆمبیلی ژمارە کەرکووک دەدرێت تا لە شاری هەولێردا بمێنێتەوە. ئەوەی کە لامان سەیرە شێوازی تەعامولکردنی بازگەی هەولێرە لەگەڵ دانیشتوانی کەرکووک. کاتێک کە تۆ ئۆتۆمبیلت پێ و تابلوی ئۆتۆمبیلەکەت ژماری کەرکووکە بە شێوەیەکی تر تەعامل لەگەڵا دەکرێت. دەبێت بڕیتە لایەکەوە سەنەوی ئۆتۆمبیلەکەت دابنیت و زەمان و کەفالەت بدەیت و پاشان بۆ چەند سەعات یان بۆ چەند ڕۆژ دەرچیتە ناو هەولێر و لە گەڕانەوە جارێکی دیکە ئەبێ ئەو شۆفێرە دابەزێ بچێ سەنەویەکەی وەرگێت. سەرۆکی لیژنەی ئەمنی پارێزگای کەرکووک دەڵێت ئەو جۆرە مامەڵەکردنە نەبووتە هۆکار بۆ پاراستنی ئاسایشی شارەکە و بەپی ئەوەی لە هەمان کاتدا تەقینەوە لە هەولێردا ڕووی داوە ئاماژەی بەوەشدا کە ئەوانیش دەتوانن بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ ئۆتۆمبیلی تابلۆ هەولێردا بکەن. جێگای داخە کەرکووک دڵی کوردستانە ئەوانە هەزارەکیە ئەگەر کەرکووک دڵی کوردستان بێ ئەبێ ئەو خەڵکانە بەبێ هەوێ بچنە ناو شاری هەرێم. ئومێ دەکەم وان نەکەن ئێمەش پەنابەرین بۆ شتێ بڵێن سیارەی هەولێری نایەرین ئێمە ئەتوانین ئەو شتانە بکەین بەڵام ئێمە دوورین لەوانەوە ئەمانە نەگونجاو. لە بەرامبەردا سەرۆکی لیژنەی ناوخۆ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئاماژەی بەوەدا کە هیچ لایەنێک بۆی نییە دەست لە ئیش و کاری ئاسایش وەربدات وتیشی ئەو جۆرە مامەڵەکردنە لە بەرژەوەندی شارەکەدایە. هەروەکو چۆن ڕۆنمان کردیتەوە دەستگاکانی ئاسایش لە ژێر چاودێری ئەنجومەنی پارێزگایە